سەبارەت بە گرنگی پێدانی سەرۆک وەزیران بە کریسیانەکان و پرسی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز قەشە ئیشایە داوت مامۆستای یاینی کریسیان لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز قەشە ئیشایە بەخێربن. سەرچاوان برێز ئیشێ داوید بەخێر هاتی. سەرچاوەکان ئەف سمپۆزیوما کۆ ئیرۆچێ بوو سمپۆزیوما سوریانیان کوش 15 وڵاتان هاتنە ئەس دکارم بێژم سمپۆزیومێتی ناونەتەویژی بوو. بەشداریە سەرۆک وەزیرژی هون چاوا دنرخنین گرنگی ئەم سمپۆزیومە و بەشداری سەرۆک وەزیر مەسرور بەرزان. خۆی سمپۆزیۆم گەرە گرنگی خۆی هەبوو چونکە ئەم ناونیشانی سمپۆزیۆم لە سمپۆزیۆم نیشتیمانی بوو کە لە عێراق بکرێتن و لە هەرێمی کوردستان گرنگی تریش هەیە کە سەرۆک وەزیران بەخۆی بەشداری تیا دەکرد و پیاوی ئاینی تری زۆر لە زۆر وڵات هاتن بەشداری ئەم سمپۆزیۆمە کردن. ئەوە پیشان دەدات کە ئێمە هەین لەو وڵاتە زمانی ئێمە وەک بڵێن زمانی ئێمە زیندووە لە وڵاتە و زیاتر گرنگی پێدەدەین ئەوە هی یەکەمە لەمە دووە هەر ساڵێک ئەو سمپۆزیۆمە دەکرێتن کە ئەوە پیشان دەدات کە ئێمە هەین و زمانی ئێمە زیندووە. بەڵ هەڵسەنگاندنتان چییە بۆ پرسی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان؟ بەخۆی پێکەوە ژیان ئەو وشەیەکی زۆر گرنگە زۆر بەبەهایە وەک بڵێن پێکەوە ژیان سەرکەوتنە پێکەوە ژیان ئاشتیە پێکەوە ژیان ئاوەدانە پێکەوە ژیان یەکسانیە پێکەوە ژیان مافە ئەو هەموو شتانە پێکەوە ژیان ئاشتیە ئەگەر بە پێچەوانە وەربگرین هەمویان بەرەو پاش دەڕۆن پێکەوە ژیان بەرەو پێشمان دەیخێتن یعنی ئەو پێکەوە ژیانە یعنی گرنگیەکی زۆری هەیە لە هەر کۆمەلگایەک بێ ئەو پێکەوە ژیانە گرنگی خۆی هەیە بۆ پێشکەوتن بۆ سەرکەوتن بۆ ئاشتی بۆ یەکسانی بۆ قبولکردنی یەکتر ئەمانە هەمویان زۆر گرنگە لە هەر کۆمەلگایەک بێ و بە تایبەتی لە کۆمەلگای خۆمان ئەو پێکەوە ژیانە زۆر گرنگە و زۆر وەک بڵێن جێگای خۆی هەیە. بەێ قسەی زۆر جوان تەگوتن برێز عیشەی داوید هەلبەستی هەرێمی کوردستان سەرۆک وەزیر مەسرور بەرزانی حکوومەتا هەرێما کوردستانی سەرۆک بەرزانی دوێ ڕەوشا پێکەوە ژیانی دەهون چاوا دەزانی کاک جەمال وابزان جەمال ئەو پێکەوە ژیانە نەی دوێنێ نەی ئەمڕۆیە ئەو پێکەوە ژیانە لە کۆنە لەسەر زمانی باب و باپیرمان ئەو شتانە گوێمان لەبووە کە پێکەوە ژیان هەیە. ئێستا ئەگەر لێکۆلینەوە بکەین وەک بڵێن زۆر گوند دەبینین محل بە محلە ینی ئەو محلە بوسڵمان ئەوە مەسیحینە جێگای هەیە ئەوە مەسیحینە ئەو مسلمانن ئەوە یەزیدینە لەسەر زمانی باب و باپیرمان گوند پێک هاتبوو لە مسلمان لە جوولەکان لە مەسیحیەکان هەمویان پێکەوە یعنی ژیانێکی باشیان دەبەردەسەر بە بێ کێشەوە بەبێ هیچ شتێک. ئێمە ئێستا واجبە لەسەر ئێمە کە ئەو پێکەوە ژیانە کە هەبوو لەسەر وەختی باب و باپیرمان ئێمە گەرنگی پێ بدەین پەرە پێ بدەین یعنی زیاتر پەرە پێ بدەین وەک بێن ئەمڕۆ ینی زەمان وەک کاتێکی دنیا کراوەیە وەک بڵێن زەمەنی تەکنۆلۆژیایە سۆشیال میدیایە ئەو شتانە دەبێت ئەو پێکەوە ژیانە زیاتر و زیاتر پەرە بێ بدەین و پێش بێخێن با بتوانین ئێمە هەموو ئەو چین و توێژانە لەم کۆمەلگایە بژین هەر یەکی مافی خۆی هەبێت یەکسان بین لە هەموو شێت وەک بڵێن بە ئاشتیانە بژین و هەتا دوایی. لە هەرێمی کوردستان ئەگەر بەراورد بکەین بە هەرێمی کوردستان و ناوچەکانی ناوەڕاست و خوارووی عێراق لە هەرێمی کوردستان
زیاتر هەستان بە ئارامی و پێکەوە ژیان کردووە لە چاو ناوچەکانی ناوەڕاست و خواری عراق؟ دەزانم مامۆستا ئەو ئێستا وتمان لێرە هەبوو ئەو پێکەوە ژیانە هەبوو ممکنە لە جێگەکانی تر ئەو پێکەوە ژیانە نەبوو ئێمە یعنی بوویتە پێکەوە ژیان بوویتەوە کولتۆرێک لە هەرێمی کوردستان لە کۆمەلگای خۆمان لە ناوچەی خۆمان بوویتە وەک کولتۆرێک بووە هەندێک جێگا هەن پێکەوە ژیانتیان نەبوو لە مێژوەتیان نەبوو ئێستا زۆر زەحمەتە ینی شتێکی وەک بڵێن پێشەکیە بیدائیە کە ئێستا دەست پێ بکەن پێکەوە ژیان چونکە ئێمە بە خۆمان پێکەوە ژیان هەبوو لە دەوەری خۆمان لە هەرێمی کوردستان هەبوو لەبەر ئەوە واجبە لەسەر ئێمە گرنگی پێ بدەین وابزانم لە جێگای تر ئەو پێکەوە ژیانە کە لێرە هەی ئەگەر بەراورد بکەن زۆر کەمە یعنی لە ماوەکانی ڕابردوو شتا کریسیانەکان ناوەڕاست و خواروی عێراقیان بەجێهێشت هاتنە هەرێمی کوردستان ئەو حالەتێکی ئستیسنا بوو وەک بڵێن ئستیسنایی بوو کە هاتن لەبەر شەڕی قاعیدە و ئیسلامی و داعش و شتی ئەو شتانە ئەگەر لەوێش یعنی ئەگەر لە بەغدا بگرین لە ڕۆمادی بگرین لە هەندێک جێگا لە مووسڵ بگرین هەبوون یعنی پێکەوە ژیان هەبوو بەس بە ئاستێکی زۆر کەم نەوەک کە لە منتەقەی خۆمان کە وەک ئەرمۆتە وەک شێخان وەک هەندێک گوندی هەیە لە دهۆک لەو ئاستە بوو هەبوو شتێک یعنی زۆر لە ئاستێکی کەمدا برێزیشەی داویتوەکی دیار کرد ینی پێشکەفتن ئەو وڵاتین هەری پێشکەفتی هەری دەموکرات لە دنیای ئەو وڵاتین ئێگو پێکەوە ژیان ور هەیە ڕێز لە ئۆلین جودا ئەشتەرە بێژم نەتەوەین جودا ئێگو تێکردن یعنی ئەو ئاشتیا کۆمەلگاهی و هەیە پێشکەتن هەری زێدە لوان وڵاتان چێ بووە کوردستان ژی ئەمە هیویدارن بەvê پێکەوە ژیانامە دێ دەموکراسی و پێشکەفتن زێدەتر ژی لێ پێکردن چاوە لۆ دەڵێم ئێمە دەبێ هەمانە ئەو شتە هەمانە دەبێ پێش بێخین دەبێ پەرە پێ بدەین دەبێ گرنگی پێ بدەین پێش بێخین ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو شتێک هەیە پێی دەڵێن مافی مرۆڤ زۆر جار دەڵێن ماف دەبێ وەربگرین یعنی بێتە وەرگرتن نەک بێتەدان ئەمن بەڕایی من ماف دەبێ بێتەدان چونکە ئەگەر لە هەر وڵاتێک دیموکراسیەت مافی مرۆڤ ئەو شتانە هەبێ پێویست ناکە ئەمن بەڵام حەقی من خواردووە مافی من خواردووە کەس مافی من ناخۆت چونکە شتێکی هەیە قانونێک هەیە یاسایەک هەیە کە لەو یاسایە لەو دەستورە هەمووشت پارێزراوە ئێمە تەمەنا دەکەین کە ئێمە لە هەرێمی کوردستان ئەو شتە هەبێت کە دەستورێک هەبێت یاسایەک هەبێت کە مافی هەموو کەس بێتە پاراستن هەر کەسێک مافی خۆی ڕۆ بگرێت ئەو لە ماری خۆ دانیشتووە بەڵێ بەڕاز قەشە ئیشایە داوت مامۆستای ئاینی کریستیان لە ستۆدیۆ ئامادە بۆ سوپاس بابەدەمەدەمەتە زۆر سوپاس بۆ ئێوە.